ئەمڕۆ بەڕێبەرایەتی گشتیمان بە دوو تیم شەقامی سالمی پێس پێدراوە کە دەست پێەکان لە باخی گشتیەوە تاوەکو وەگاتە پارێزگای سلێمانی تا بینای باڵەخانەی پارێزگای سلێمانی و باڵەخانەی دادگای سلێمانی لەمبەر و لەوبەر تیمەکانی ئێمە بە مادەی ڤێرکۆن ئێس دەستیان کردووە بە ڕەشاندنی هەردوو ئەمبەر و ئەوبەری بیناکان بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی یاخود بە مەبەستی پاکژڕاگرتنی شاری سلێمانی. غورفەیەکی ئەمەلیاتمان پێگەناوە بە سپاسەوە لە بینای شارەوانی کە ڕۆژانە بڕیار دەدرێت لێرەوە کە ئەو شوێنانی کە پێویست بێت بەمبەستی تاتیزکردن پاکردنەوەی دەرمانڕشتن لێرەوە دەسەکەین بە دانانی بەرنامە بۆی و لە ڕێی تیمەکانی هاوبەش. لە زۆربەی شەقام و خۆڵانەکانی شارە ئێمە دەرمانە ڕێژین و بەرنمەیەکی تۆکمەمان هەیە بۆ ڕشتنی دەرمان بەسەر هەموو ئەو شوێنانەی کە نەکراوە.